علی باقری بۆچی دێتە هەولێر؟ باقری کارە ناتەواوەکانی ئیبراهیم ڕەیسی و ئەمیر عەبدوڵڵاهیان تەواو دەکات؟ بڕیارە سبەی علی باقری سەرپەرشتیاری وەزارەتی دەرەوەی ئێران بگاتە هەولێر و لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێم کۆ ببێتەوە. باقری کە ئێستا ڕۆڵی وەزیری دەرەوەی ئێرانی پێسپێردراوە و لە دوای مردنی سەرۆکۆماری ئێران و وەزیری دەرەوەی ئەو وڵاتە بەڕووداوی کەوتنە خوارەوەی فڕۆکەکە وەک جێگرەوەی ئەمیر حوسێن عەبدوڵڵاهیان دەست بەکار بووە. باقری دیپلۆماتکارێکی دیاری ئێرانە و جێگری وەزیری دەرەوە بووە بۆ کاروباری سیاسی. ساڵی ڕابردوو سەرپەرشتی دانوستانەکانی ئێرانی کردووە لەگەڵ ئەمریکا بۆ ئازادکردنی زیندانیا ئەمریکیەکان لە ئێران. علی باقری دەرچووی زانکۆکانی تاران و پێشتر وەک جێگری سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی ئێران کاری کردووە و ماوەیەکیش بەرپرسی کەمپینی هەڵبژارنەکانی حوسێن جەلیلی کاندیدی سەرۆککۆمار بووە لە کێبڕکەی هەڵبژارنەکانی ساڵی 2003. سەردانەکەی بۆ هەرێم دوای نزیکەی مانگێک دێت لە دەست بەکاربوونی وەک سەرپەرشتیاری وەزارەتی دەرەوەی ئێران کا ڕۆڵی وەزیری دەرەوەش دەبینێت. چەند ڕۆژێک پێشگیان لە دەستدانی ئیبراهیم ڕەیسی سەرۆککۆماری ئێران بڕیار بوو سەرۆکی ئێران سەردانی عێراق و هەرێمی کوردستان بکات. سەردانەکەی ڕەیسی لەسەر بانگهێشتی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم بوو لە میانی سەردانیکردنی بۆ عێراق. بەپێی زانیاریەکان هاتنی باقری بۆ عێراق و دواتر هەرێم بەشێکە لە تەواوکردنی ڕێکەوتنانی وەناچڵەکەی لەگەڵ عێراق و هەرێم بە تایبەت ڕێکەوتنی ئەمنی نێوانیان. هەفتەی پێشوو قاسم عەڕاجی ڕاوێژکاری ئاسایشی نیشتمانی عێراقیش سەردانی هەرێمی کرد و لەگەڵ بەرپرسە ئەمنیەکانی هەرێم کۆبەوە. بەپێی زانیاریەکان کۆبوونەوەکە بەشێکی تایبەت بووە بە جێبەجێکردنی داواکاریەکانی ئێران بۆ پاراستنی سنوورەکانی وەک بەشێکی ڕێکەوتنە ئەمنیەکە. جیالەوەی ئەمریکا شۆشداری داوا لە بازرگانی مادەی هۆشبەر و چەک لە سنوورەکانی ئێران و هەرێمەوە بۆ عێراق و سووریا. هەر بۆیە هاتنی سەرپەرشتیاری وەزارەتی دەرەوەی ئێران بۆ هەرێم بۆ دڵنیابوونەوەیە لە جێبەجێکردنی ئەو داوایانەی کە ئێران لە عێراق و هەرێمی هەیە بۆ پاراستنی سنوورەکان و پرسە ئەمنیەکان. ئێران ترسی هەیە لە پرسی بازرگانی چەک و ڕەوانەکردنی بۆ سووریا تێوە بگرێت. جیا لەوەش بێدەنگکردنی هێزە کوردی ئۆپۆزیسیۆنەکان لە هەرێم بەشێکی دیکەی داواکانی ئێران بووە. هەر بۆیە ئێران دەیەوێت لە ڕێگەی وەزیرە نوێیەکەیەوە کارەکانی ئەمیر حوسێن عەبدوڵڵاهیان تەواو بکات و سیاسەتی دەرەوەی لە ناوچەکە بەتایبەت لە عێراق و هەرێم پەکی نەکەوێت. چاوەڕێ دەکرێت ئاساییکردنەوەی زیاتری پەیوەندیەکانی ئێران و هەرێم بەشێکی دیکەی مەلەفی دانوستان و کۆبوونەوەکانی نێوان باقری و بەرپرسانی هەرێم بێت کە وەک چۆن لە کاتی سەردانی نێچیروان بارزانی و کۆبوونەوەی لەگەڵ ئیبراهیمی ڕەیسی سەرۆککۆماری کۆچکردووی ئەو وڵاتە لەسەری ڕێککەوت بوون.